كلام كفايه عشان ناخد بلوز ئێمە ئەوڕۆ ئاستاین لە بازا لە شاری ڕانیا ئاستان بە گوڵ تەوزیعکردن لەسەر ناوی ڕەژات هەشتی مارز ئەوڕۆ لە هەموو ژنان پیرۆز دەکەم لە ژنی هەر چاپاچێ کوردستان لە هەموو ژنی جیهان پیرۆز دەکەم هەموو پێمان خۆشێمە وەکو ڕەژا وەکو ژن هەموو کاتێک ژن لە خۆشی دابن هەموو کاتێک ژن ئەو ڕۆژە بە تایبەتی ئەو ڕۆژە پیرۆزکەن. Yes.